ما بس ما گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز عەبدوڵڵا حیجاب شرۆڤەکاری سیاسی لە ئۆسلۆی پایتەختی نەرویجەوە لەگەڵم دەبێت لەبارەی ئەوەی کە ئەمریکا پابندبوونی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی پرۆگرامی موشکی ئێران دووپات کردوتەوە. بەڕێز حیجابم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئامانجی هەڵدانی مانگە دەستکردەکان لەلایەن ئێرانەوە بۆ بۆشایی ئاسمان چییە؟ خۆی دەڵێ بۆ بەرگریکردنە. ئێران وشەی بەرگری بۆ هێرش بەکاردێنێ، یعنی هیچ گومانێک لەوەدا نییە کە مەبەستی ئێران ئەوەیە کە توانایی شەڕی خۆی زیاتر بکە و لەو ڕێگایەوە بتوانێت هێژمۆنی خۆی بەسەر ناوچەدا بسەرپێنەوە ئەگەر بشتوانێت تەنانەت بۆ جیهان و بۆ ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکاش ببێتە هێزێکی وا کە لە بەرامبەر ئەمریکادا ڕابوەستە و بتوانێت باڵانسی هێز ڕابگرێت. ئەوەی کە ئێران دەیەوێت ئەوەیە کە ئەو تواناییە لە چارچێوەی سەربازیدا لە چارچێوەی بڵێن هێزی لەشکریدا بەکاربێنێ، هیچ مەبەستێکی سیڤیل یا مەبەستێکی مەدەنی نییە لەو پرۆژانە. باشە بەڕێز حیجابیانی سزاکانی ئەمریکا پێتان وایە چ کاریگەریەکیان دەبێت لەسەرەوەی ئێران سنووردار بکرێ بۆ پەرەپێدانی سیستەمە ئەتۆمیەکەی؟ هەڕەشەکانی ئەمریکا زیاتر بەک هەڕەشەی ئەو دایک و بابانە دەچێت کە ڕۆژێ 56 بە منداڵەکانیان دەڵێن هەتی وامە کە دەتکوژم و هیچیش ناکەن. یعنی ئەوەی کە ئەمریکا دەڵێت تا ئێستا بینیوانە ئەوەیە کە هەموو ئەو بەشانەی کە ئەمریکا بۆ بەرەو پێشبردننی ئەو تەکنۆلۆژیا بەکاردێنێ یا لە ئەمریکا کردراون یا لە کەنادا کردراون یا لەو شرکەت و فابریکانە کردراون کە سەر بە شرکەتەکانی ئەمریکاین کە بوو تا ئێستا لە چارچێبەی سنووردارکردنی توانایی سەربازی ئەمریکادا هەڵوێستی ببوورایی ئێراندا هەڵوێستی ئەمریکا دۆرپێچی ئەمریکا یا بڵە سزەدانەکانی ئەمریکا هیچ کاریگەری ئەرێنیان نەبووە. لەوە بەدووە چ دەبێت چاوەڕان بین و ببینین، بەڵام ئەوەی کە دەیبینین ئەوەیە کە ئەو هەڵوێستە هەڕەشانە زیاتر لە چارچێبەی قسەدان چونکە ئەوەی بەکردەوە دەیبینین ڕۆژ بە ڕۆژ ئێران لەباری تەکنۆلۆژی سەربازیەوە بەهێزتر دەبێت و لە باری حرەکەت و هەڕەشەکانی بۆ سەر ئاسایشی ناوچە زیاتر هاردتر دەبێت. بەڵێ بەڕێز حیجاب هەرمە بەسمە لەسەرم پرسەکەمێک زیاتر بوەستین، ینی وەک خۆشت گوتت بۆ نمونە لە کاتی نمایشکردنی موشکی دوورمەودای شاهید 136 ینی چەند راپۆرتێک بڵاو بۆتەوە باز لەوە دەکەن کە پارچەکانی ئەم موشەکە دوورمەودایە لە وڵاتانی ڕۆژاو لە ئەمریکا کراون، ینی وەک دەڵێن بانێکە و دووهەوە لەلایەک ئەمریکا هەڕەشەکانی زیاتر دەکا گەمارۆکانی زیاتر دەکا بۆ سەر ئێران، بەڵام لەلایەکی دیکەوە ئەو پارچانە لە وڵاتەکەی خۆی و وڵاتانی ئەوروپا کردراونەمە چۆن؟ من ئەزمونێکی خۆم باس بکەم لەگەڵ یەکی لەو دیپلۆماتانەی کە قسەم لەگەڵ دەکرد جارێک کوتم یعنی ڕاست ئەو مەسەلەیان بۆ باس کردم ئەو پارچانە لەوێ ڕادێن ئەو کوتی خۆ ئەمریکا ناتوانێت هەموو پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هەموو جیهان هەموو شرکەتەکان بە وردی کۆنتڕۆڵ کە بەشێکی ئەو پارچانە بۆ مەبەستەکانی دیکە دەکردرێن بەڵام بۆ مەبەستی شەڕ بەکار دەبێنرێن. ئەوە زیاتر بیانوویەکە بە بڵێم ئەوەی کە ئێمە بەکردەوە دەبینین ئەمریکا دەزانێت کە ئێران خەریکی پڕچەکردنی خۆی خەریکی بەکارهێنانی ئەو پارچانە بۆ مەبەستی سەربازیە، بەڵام ڕێگا دەدا لەبەر ئەوەی کە جارێ لە کۆنتڕۆلی خۆیدا، یعنی هەموو ئەو تەکنۆلۆژیەکی ئێران ئێستا بەدەستی هێناوە ئێستا واوێ دەچێت کە ئەمریکا پێی وایە لە کۆنتڕۆل دەرنەچووە، واوێ دەچێت کە ئەمریکا پێی وایە کە زۆر ڕاحەت دەتوانێت پێشیەوە بگرێت. من پێم وایە کە ئەوە هەڵەیەکی استراتیژیکێک ئەمریکا دەیکە ئەگەر بێوێ ئێران کۆنتڕۆڵکە خیر ئەگەر مەبەستیان ئەوە بێت کە ئێران هەر بەو شێوەیە بچێتە پێشێ بۆ ئەوەی کە باڵانسی هێز لە ناوچەدا ڕابکەن بۆ ئەوەی کە ئێران لە بەرامبەر وڵاتانی عەرەبیدا وەکو بڵێن تۆرمزێک یا بڵێن وەکو ڕاگرێک کار بکە، خب ئەوە لە ڕاستە یا بڵێن لە پەیوەندی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکادایە، بەڵام ئەوەی کە تا ئێستا بینیمانە ئەوەیە کە ئەمریکا دەزانێت و چاوی خۆی لەدەپوچێت. زۆر باشە. باشە بەڕێز حیجابیانی پێتان وایە کە لە دوای ئەو پێشکەوتنانی ئێران لە بواری سیستەمە ئەتۆمیەکەی ئەمریکا ناچار دەبێت بەگەڕانەوە بۆ مێزی گفتوگۆکردن لەگەڵ ئێران؟ دەنکەمە پچە بوو، بەڵام پێم وایە ئەوە مەرگت کەمە بەست ئەوە بوو کە دەخوا ئەمریکا دەگەڕێتەوە بۆ مێزی دیالۆگ لەسەر ئێران لەگەڵ ئێران. ئەمریکا تا ئێستا ڕایگەیاندووە بە ڕاشکەوەی ڕایگەیاندووە کە مەبەستیان ئەوەیە کە بە دیالۆگ ئەو مەسەلەیە چارەسەر بکەن و پێم وایە کە بە دیالۆگ دەتوانن زیاتر ئێران کۆنتڕۆڵ بکەن. ئەوە ئێرانە کە زۆر میل نیشان نادا بۆ ئەوەی کە دیالۆگ بە مەرجەکانی ئەمریکا بن، چونکە ئەوەی کە
دەیبینین هەردووکە دەڵێن ئەرێ دیالۆگ چارەسەریە بەڵام ئێران مەرجی خۆی بۆ دیالۆگ هەیە ئەمریکا مەرجی خۆی بۆ دیالۆگ هەیە دیالۆگیشان بە شێوەی ناڕاستەخۆ هەیە بەڵام ئەوەی کە لە استراتێژی سیاسیدا بینیمانە تا ئێستا ئەوەیە کە ئەگەر هات و هێزێک یا لایەنێک لە بۆ تەکنۆلۆژی سەربازیەوە گەیشتە ئاستێک کە کۆنتڕۆڵ نەکرێ ئەو دەمیدی سیاسەتی باڵانسی هێزیە بەڵام پارسەنگی هێز دێتە گۆڕێ ئێران جارێ نەگەیشتوتە ئەو ڕادەیە کە بە شێوەی پارسەنگی هێز لەگەڵ ئەمریکا بدوێ بەڵام خەریکە لەو قۆناغن نزیک دەبێتەوە هەربەت کە کۆریای باکوور ئەو کارەی کرد. دەست خۆش زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز عەبدوڵڵا حیجاب شرۆفەکاری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵم بووی. کاتی خۆش.